وكهفي 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 أواكو دما زاروكين كرد وك زاروكين ملتين سردست بزمان خو بيتن پروردكرن آزادی 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 آزادي آزادی آزادی اوه که کرد به چند زمان خو ریوابریا خو هلدن دست خو لسوری أولكاري أولكاري اولکاری أولكاري ئەولەکاری ئەولەکاری ئەوەیە کە هیچ کوردێک لە سووریا لە ژیانی ڕۆژانەی خۆیان لە مخابرات نەترسێت. دموکراتی دیموکراتی دموکراتی ديمقراسي دموکراتی دموکراتی ئەوە دەماکۆ پارتیەن کوردان ژی لە سووری کار بن بەشداری هەلبژارتنان ببن. دادمەندی دادمەندی دادمندي دادمەندی داتمندی دادمەندی ئەوە دەما کوردێکی زیژی کاربێ لە سووری ببێ سەرۆکێ دەوڵەتێ ji bo ev pêk werin piştgirtiya şoreşa li Sûriyê bikin.